سڵاوی خی گەورەتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ لەسەر ئەنجامی هەڵبژاردننی شارەوانەکانی تورکیا دەوەسین کە دوێنێ بەڕێوە چوو و پێی ئامارە سەرەتایەکانی دەستەی باڵای هەڵبژاردنەکانی تورکیا پارتی گەلی کۆماری جەهاپەت توانیویتی پلەیەکەم بەرز بێنێ و پارتەکەی ڕەجەب تەیب ئەردۆغان ئەک پارتی پلەی دووەمی بەرزهێنا و دوای 20 ساڵ یاخود 18 ساڵ حکومڕانی تووشی شکست بووە پلەی دووەمی گرتووە و پارتەکەی فاتح نەجمەدین ئەربەکان پلەی سێمی بەرزهێناوە بەر لە 6.2 و بە هەمان شێوە دەم پارتیش پلەی سێمی بەرزهێناوە بە پلەی چوارەمی بەدەستێناوە هەروە مەهاپەش پلەی پێنجەمی گرتووە لە بەرنامەی ئەمڕۆ قسە شکستی پارتی دادوگەشە پێدانەوە کارەکەی چیەوە پێشکەوتنی پارتی گەلی کۆماری پارتەکەی کەمال لە تاتورک و زیادبوون دەنگەکانی پارتەکەی کوڕی نەجمەدین ئەربەکانیش و لێکەوتەی ئەنجامی ئەم هەڵبژاردنە چی دەبێت لەسەر ناوخۆی تورکیایە بۆ دەرەوەش کاریگەریەوە بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی 2028 چ کاریگەریەکی دەبێت ئەم پرسە لەگەڵ لا بەڕێزان مامۆستا عومەر عەلی چاودێری سیاسی لە ستۆدیۆ هەروەها لە کەنەداشەوە لە کەنەداوە دکتۆر عوسمان عەلی سەرۆکی سەنتەری تاسک بە وەزیر لۆکۆڵنەوەی استراتیژی قسە لەسەر ئەم پرسە دەکەین مامۆستا عومەر بەخێر مێگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین خوێنەوەی بەڕێز چی بوو بۆ ئەنجامی هەڵبژاردنەکانی تورکیا ئەنجامی هەڵبژاردننی شارەوانیەکان و هۆکاری چی بوو کە پارتەکەی ڕەجەب تەیب ئەردۆغان پارتی دەسەڵاتدار تووشی ئەم شکستات بەڵێ سپاسی بەڕێستان و بینەرانی خۆشەویستەکەین ئەگەر ئێمە سەرنج بدەین ئەم هەڵبژاردنەی شارەوانیەکانی تورکیا ئەنجامێکی بەدەستەوەدا کە زۆر جیاواز بوو لە ئەنجامی هەڵبژاردنەکانی پێشوو تەنانەت ئەوەی ساڵی 2023 کە سەرۆکایەتی و پەرلەمانی تورکیا ئەنجامدرا بۆ چونکە ئەمە بۆ مای ئەوەی ئەبینین هەندێک پارتی سیاسی گەشەپێدانێکی زۆری بەخۆ بینی و هاتە پێشەوە بەڵام هەندێک پارتی سیاسی شەبوو وەکو بڵێ پەڕ و باڵیان کرد یعنی ڕێژەی دەنگەکانی ئەوەنگەدا بەزی لەبەرەوە ئەمە وەکو زەمین لەرزەیە گوا بوو یعنی ئەو زەمین لەرزەی کە لە تورکیایدا 2023 گەر لە ڕووی جوگرافیەوە سەیری بکەین ئەمەش لە ڕووی سیاسیەوە زەمین لەرزەیەکی تر بوو بۆ بە خەبەرهێنانەوەی هەندێک پارتی سیاسی لەوانە ئەکەپا و هەندێک ئەنجامی بەدەسهاتوو لەلایەنی دەمپارتی و ئەوانەشەوە یعنی کە ئەمیش بۆ کوردیش دیسان هەر جۆرێک لە کارە سادبارە بینگرێ یعنی بۆ چونکە لە ڕووی ڕێژەی دەنگەکانیەوە ئێمە بینین سەرڕای ئەوەی کە ئەکەپە دەنگەکانی دابەزیوە لە هەمان کاتە دەمپارتی و کوردیش بە شێوەیەکی گشتی ئەگەر سەیری بکەین ڕێژەی دەنگەکانی کە ئێمە لە هەڵبژاردننی 2023 بینین نزیکەی لە سەدا 9 بەڵام لەم هەڵبژاردنەیەدا بەزێ نزیکەی بۆ لە سەدا 5 یعنی لەبەر ئەوە ئەمە لە ڕێژەی دابەزینی دەنگەکانە یعنی بووە ئەکەپە خۆی بزانێت کە بەو شێوازەی کە لە هەڵبژاردننی 2023 سەرۆکایەتیە کە لە خولی یەکەمان نەیتوانی دەرچێەوە پێویستی بە خولی دووهەم هەبووە لە خولی دووهەمیاش بە جیاوازیەکی زۆر کەم دەرچوو ئەنجا لە ئەو هەڵبژاردننی پێشووە کۆمەڵێک بەڵێنی زۆری بە خەڵکدا بوو بە تایبەتی لە بواری تەنگژەی ئابووری و ئەو قەیرانە ئابووری کە تورکیا بەدەستیەوە ئەناڵێنێ و باشکردنی گوزەرانی خەڵک و هێنانە پێشەوەی تورکیا و ئەو گۆڕانکاریانەی لە جۆری حکوومەتەکەی ئەیکا و دابەزاننی ئاستی هەڵاوسان و ڕێژەی سوور لە بواری ئابووریە ئەمانە ئەبوویە کاری زۆری لەسەر بکردایە بەڵام ئەو پلانە ئابووریەش کە هێنایە پێشەوە هەر پلانێکی تەقلیدی بوو یعنی بۆ نمونە وەزیرێکی وەک محەممەد شەمشک کە جارێکی تر هێنایەوە و بەڵێنی ئەوەی پێدا کە لە بواری ئابووریە بتوانێت گەشەپێدانێکی تازە خزمەت بە ئابووری تورکیا بکە و هەروەها لە ڕێژەی دابەزینی ئاستی لیرەی تورکی نەهێڵە بەو شێوەیە دابەزێ و باری ئابووری باشترکە بەڵام بەداخەوە دوای هاتنی حکوومەتەکەش ئەم ڕێژە زیاتر دابەزی و ڕێژە گوزارانی خەڵک خراپتر بوو و لە ڕوویەکی تریشەوە گەر سیر بکەین جاران کە لە سەردەمی ئەحمەد داودۆغڵۆیە یعنی کە سفرکردنەوەی ناکۆکیەکان استراتیژەتێکی ئەحمەد داودۆغڵۆ بوو کە تورکیا گرتبوویە بەر بۆی لەگەڵ هەموو هێزەکانی ناوخۆ هێزەکانی دەرەوە پەیوەندیەکی باش ئاشتیانە بنیاد بنێ بەڵام بە پێچەوانەوە یعنی ئێستا حکوومەتی ئەکەپا بەرەو ئەوە هەنگاوەنێ جارێکی تر
بەهێزکردنی باڵی ئەمنی و باڵی عسکەری و دروستکردنەوەی هێزێکی تۆتالیتاری بەهێز و بۆ نمونە هێرشکردن بۆ سەر دەرەوەی سنوورەکانی خۆی ئێستا بینین لە ڕۆژئاوای کوردستان یعنی ئەو حاڵەتی بەسەر کوردانی سووریا و ڕۆژئاوای کوردستانی هێنێ یعنی لە بردومانی شوێنە مەدەنیەکان یعنی وێستگەی کارەبا وێستگەی ئاو یان لە هەرێمی کوردستانی خۆمانە یعنی بەردەوام هێرشی درۆنەکان بۆ سەر ئەم ناوچانە و ئەو لێدوانانەش کە لەسەر کێشەی کورد ئەیدا ئۆردوغان هەتاکو ئێستا یعنی زۆر پێچەوانی ئەوەیە کە لە 2015 و لە کرانەوەی دیموکراسی و لە دانوستان لەگەڵ کورد و لە کاتی ینی کورد لە سەدا 15 تا 20 دانیشتوانی تورکیا پێگەهێنێ لەبەرەوە ئێستا ئەبینی ئەو سەرکەوتنانی جەهاپەی چییە؟ سەرکەوتنی جەهاپەی خۆی نییە، سەرکەوتنی جەهاپە پشتیوانی کووردە لە جەهاپە، یعنی ئەمە بینین ئێستا لە بربژێری دەمپارتی یعنی نزیکەی لە سەدا 1.5 دەنگەکانی هێناوە لە کاتێکە لە ئەستەمبوڵە ڕێژەی دەنگی کورد نزیکەی لە سەدا دەیە باشە یعنی کەواتە دەنگەکان چوە بۆ کوێ؟ دەنگەکان چوە بۆ ئیمامۆغڵۆ کەواتە سەرکەوتنی ئیمامۆغڵۆ لە سەد نزیکەی لە سەدا دەی دەنگی کورد کە چووە بۆ ئەوێ تێگەی ڕێژەی جیاوازیەکەش چەنە لە سەدا دەنیە لەگەڵ بربژێری پارتی داد و گەشە پێدانە ئێکەواتە سەرخستنی ئیمامۆغڵۆ بە دەنگی کورد دەرچووە تەنانەت لە شارەکانی ئەنقەرە و ئەنتالیا و هەندێک شاری تریش تێگەی ئەمە هەر بە پشتیوانی کورد و پشتیوانی کورد بۆتە هۆی دەردەوە خزمەتی مامۆستا تۆ عوسمان سوپاسیان بە دەبوونی بەڕێزشت دەکەین دەمەوێت سەرنجی بەڕێزی بزانم لەسەر هەڵبژارنەکە بەگشتی و لەسەر و ئەنجامش کە بۆ پارتی داد و گەشە پێدان کەم جارە پارتی گەلی کۆماری پارتەکەی کە بڵێن کەمال ئەتاتورک لە سەدا 37.8 پارتی داد و گەشە پێدان لە سەدا 35.5 ینی ڕێژەی لە سەدا زیاتر لە سەدا 2 لە پێشەوەیە هۆکارەکەی چی بوو؟ بەناوی خودای گەورە و مهرەبانەوە سڵاو لە بینەرانتان و سڵاو لە مامۆستا عومەرش بەڵێ یعنی خۆی هۆکار زۆرە مامۆستا عومەر زۆربەی ئاماژەی پێی کرد ئەوە بە بۆچوونی زۆربەی با بڵێن چاودێران هەمان شت دەڵێن بەڵام من ئەمێ چەند شتێکی تر بڵێم کە باس نەکرا یەکێک لەوانە تەڵان پارتی داد و گەشە پێدان ئەمە تقریبن ئەتوانین بڵێن 20 ساڵە لە دەسەڵاتە اینجا ئەمە کە تەرەفێک کە حزبێ لە دەسەڵاتە بێ یان شخصێ سێرەکەی زۆرە گەندەڵی دێتە ناو ئەمە سنەتی ژیانە لەگەڵ زۆربەی ئەحزابەکان لەگەڵ زۆربەی کەسایەتیەکان ابن خەلدون ئەمە باسی ئەم دیاردەیە کە بەناوی ئەلە عەسەبیە یعنی پارتی داد و گەشە پێدان کە هاتنە دەسەڵات لە سەرەتادا سەرکردایەتێکی گەنجی زۆر چالاک و یعنی ڕۆیایەکیان هەبوو بۆ دو ڕۆژ و ئیشێکی زۆر باشیانە کرد و تا ڕادەیەک خەڵک ئومێدی پێیان چونکە بارودۆخی تورکیا زۆر خراپ هیچ گومانی تێدا نییە دەم 20 ساڵەی ڕابردوودا ئەوان دەستکەوتێکی زۆریان هەبوو بۆ تورکیای ئەمڕۆ بەڕاستی ئەو تورکایە دێ 20 ساڵ بەرێستا ئیوە ئوردوغان یعنی با بڵێن دەستپەنجە و پارتەکەی دەستپەنجەی زۆر دیارە دەو گەشە پێدانە کە کرا لە هەموو بوارەکانی ژیان لە تورکیا ئەمە فاکتەرێکە فاکتەرێکی ترش ئەوەیە ئەوش یعنی خۆی دەنگدەران لەبین هەڵبژاردننی 2023 ئەمڕۆ ئەو فەرقەکە کە ئەیبینین دوو هۆکارە هۆکاری یەکەمی ئەوەیە ئوردوغان شەقامی تورکی بە تایبەتی شەقامە ئیسلامیەکان داوایە دەکرد لێی صاحب موقف بێ لە غەزە بەڵام ئەو دەبەر بارودۆخی تورکیا نەیتوانی صاحبی ئەو موقفە بێ کە شەقامی تورکی ئیسلامیەکان بە تایبەتی و
وحتى غير إسلامي كان بشيكي تشبش دعوانا كرت أردوغان صاحب موقفك فيستر به حتى دكتور داود أوغلو وتي أو موقفه دور موقفه كان رازين يمني ودواي هالبجاردن باسي كين بتندي فدبروا فاتح أربكان كوري نسبة دين أربكانا كخوشي لناو أكبارتي بفترة جابوا دبر أو وتارا قومية بهزي كأردوغان هنا ناو دا صلاة ناو بارتي دادي قشبدان دا صلاة يعني وأو تارا ناسيونالستا وايكد دو أنداماني بارتي دادي قشبدان كبابوتوني كي إسلامي سير داروجي تركيا كان بأميد بن دبرو دنجا ندا أو دنجا تو او سطح پێنجشتەی ئەو دەنگەی کە چوو بۆ دەم بۆ بڵێن پارتی گرۆپایی تازە ئەو فارقەیەکەوە ئەمڕۆ با بڵێن پارتی جەهەپا گەری کۆماری جێبە دەستکەوتی بووە ئەمەیە ئەو زیادەیە یعنی ئەمەش فاکتەرێکە فاکتەرێکی ترش هەیە هیچ گومانی تیادا نیە لەو ڕۆژەوە تەیب ئەردوغان لە دەسەڵاتە یعنی حەزەکەم پێش ئەوە باسی بچمان بقاڵە حەزەکەم باسی شتێ ترش بکەم یعنی لە شەقامی تورکی و لە شەقامی مسلمانان لە دەرەوەی تورکیاش ئەڵێن ئەردوغان هیچی نەکرد بۆ غەزە لێرەدا ئەمە حەقیقەتێ بڵێم ئەوەلەن ئەو تەی ئەردوغان باسی کرد باسی نەتەنیاهوی کرد بە مجرم حرب ئەوە لە عورفی دیپلۆماسی ئەوە زۆرە ئەمریکا و ئیسرائیل زۆر ناڕەحەت بوون لەوە ئەمە یەک دووەم حەقان فیدان هەر لە یەکەم هەفتەی شەڕەکە چوو بۆ دووەلی عەرەبی چووە سعودیە چووە کوێت چووە ئیمارات وتی ئێمە حازرین یارمەتیتان بدەین ئەگەر ئابلۆقەیەکی لەو تۆغاز لەسەر ڕۆژاوا و ئەمانە بدەن بەڵام ئامادە نەبوو اینجا لەبەرەوە تورکیاش لەبەر ئەو کێشە ئەمنیە گەورەی هەیە لەگەڵ تاسەتەن پەکەکە و ئەو وڵاتانەی تر لەبەرەوە نەیانتوانی موقفێکی بەهێزتر بکەن بەڵام من لە جاتی ئەردوغان بم وەک سەرۆکی تورکیا بم بەڕاستی لەو زروفەدا هیچ ترم پێ ناکرێت بەڵام ئەوەی شەقام داوایانە کرد هیچ نەبوو لە بوارە ئابوووریەکەدا بەردەوام نەبێت تورکیاش وتیان ئێمە ئەو شتانەی کەوا حکوومەت سوودی لێوەرگرە حکوومەتی ئیسرائیلی ئەوە نایڵین بڕوە اینجا مامۆستا ئاخر فاکتەرێکی ترشەیە بۆ ئەم شکستەی پارتی دادوگەشە پێدان لە مەڵبژاردنە ئەوش ئەوەیە یعنی بەڕاستی گەنجێک هاتەتە کایەوە هاتەتە سەر شانۆ ئەکرەم ئیمامۆغڵۆ ئەمە کە سەرۆکی گەورەترین با بڵێن بەلەدیەی تورکیایە دەسەتا با بڵێن 1/4 بازی تورکیا دەستەمبوڵە دەسەتا 20 لە بەرهەمی تورکی دەستەمبوڵە ئەکرەم ئیمامۆغڵۆ کەسایەتێکی کارزمایە گەنجە وەتوانی لە ناو 4 ساڵە چەند کارێ بکە لە ناو خودی ئیستانبول یەکێک لەوانە یارمەتیدانی چینی فەقیر چۆن بۆ ئەوانە بۆ بەلەدیە خۆی بەلەدیەی ئیستانبول مەطعەمی کردەوە چێشتخانەی کردەوە خواردنی بەلاشیانەدا بۆ منداڵەکانی مەکتەبە فەقیرەکان خواردنی شیر و خواردنی نیمەڕۆیان پێدرا یعنی با بڵێن ئەو دەوڵەمەندانەی گەندەڵە دەوڵەمەندەکانی کە لە دەوروپشتی ئەردوغان بوون لە دەوروپشتی جارێ ئیمامۆغڵی نییە و ئاخر شتش هیچ گومانی تیادا نیە وڵاتانی ڕۆژاوا بە تایبەتی ئەمریکا زۆر کارەکەن سەڵاتەی ئەردوغان نەمێنێ لە حکوم باس دەکەم دێمەوە خزمەت کاک دکتۆر عوسمان مامۆستا عومەر سەبارەت دەکرد شتێکی دما بێت لەسەر شکستی پارتی دادوگەشە پێدان بەس سەبارەت بە چوونە پێش شۆشتی جاپا یعنی ئێستا تقریبا زیاتر لە 100 چۆتە پێشەوە
پەیوەندی بەچیەوە هیچ بەرنامێکی ئەو توانە یاخود زیاتر پەیوەندی بەدەنگی کوردیشەوە هەیە ئەوەی کە بەڕێزت باست کرد بەڵێ ئەگەر سەرنج بدەین ینی ئەو پارتانەی کە لە دەسەڵاتانە ئۆپۆزیسیۆنن تەنها پێشنیارەکە پرۆژەی هێشتی هەیە بەڵام لە هەمان کاتیشاوەکو دکتۆر وتی یعنی لە چوارچێوەی شارەوانی ئەستەمبوڵە ئەکرەم ئیمامۆغڵۆ یعنی توانی بێتی کۆمەڵێک کار بکە کە وا لە دەنگدەرەکان بکات دەنگی پێ بدەنەوە بەڵام ئەگەر بە شێوەیەکی گشتی ئەمە سەیری دەنگی جاهاپەش بکەین جاهاپە دەنگی زۆر زیادی نەکردووە بەڵکو ئەوەی کە ئێمە بە شێوەیەکی گشتی ئەیبینین بەڵام دەنگدەرەکانی جاهاپا هاتوونەوە جارێکی تر دەنگیان داوەتەوە یعنی پاشەکشیان نەکردووە بەڵام ئەوەی پاشەکشەی کردووە دەنگدەرەکانی ئەکەپەیە یعنی ئێمە ئەگەر سەرنج بدەین لە سەدا دەی دەنگدەری ئەکەپا نەچوونەوە بۆ هەڵبژاردن و ڕێژەی دەنگدانەکە ئەم جارە لە سەدا 78 واتە کەمکردنی ڕێژەی بەشداریکردنی هاوڵاتیان لە دەنگدانە ئەم دۆخەی دروست کردووە یعنی بۆ نمونە ئێمە ئەم دۆخی کە ئێستا دروست بووە لە 2004ەوە بەو شێوەیە بە ڕێژەیەکی کەم خەڵک بەشداری دەنگدانی نەکردووە و زۆرینەی ئەو دەنگدەرانش کە دەنگیان نەداوە دەنگدەری ئەکەپا بوون بەزوو کورت ڕۆڵی هەبوو ئێستا وەکو بەڕێزوتی ئەکرەم ئیمامۆغڵۆ لە سەدا پەنجابیەکە مراد کوڕم کە کاندیدی لە ئەستەمبوڵ لە سەدا 39 یعنی تقریبا لە سەدا 11 لە پێشەوەیە پەیوەندی بە کوردەوە هەیە ینی کورد لانکەرە و لە ئەستەمبوڵوانە ئەگەر سەیری کورد بکەین زۆر بەداخەوە یعنی یەکێک لەو هێزانەی کە تووشی شکستێکی گەورە بووە لە ڕووی دەنگدەرانیەوە کوردە یعنی دەمپارتی ئەگەر تۆ سیر بکەیت لە هەڵبژاردننی 2019 نزیکەی 4 ملیۆن و 500,000 دەنگی بەدەستێناوە بەڵام لە هەڵبژاردننی ئەم جارە 2 ملیۆن و 400,000 دەنگی بەدەستێناوە نزیکەی 2 ملیۆن دەنگ کەمی کردووە وارووا ڕێژەی دەنگدەرەکانی ئەمەوەکو لە پێشتری ژوتمان یعنی لە سەدانەوە بۆ بە نزیکەی لە سەدا 5 شتێکە یعنی لەبەر ئەوە ئەبینین ڕێژەی دەنگدەرەکەی چۆن کەم بۆتەوە یەکێک بەپێی بۆچوونی هەندێک لە چاودێرانی سیاسی یەکێک لە گرفتە گەورەکان ئەم دەمپارتیە پارتێکی چەپە زۆرینەی چەپەکانی ناو دەمپارتی کۆنتترۆڵی دەمپارتیان کردووە و ئەم چەپانی ناو دەمپارتیان خزدۆتە خزمەت جەهەپەوە یەکێک لەو خراپە یعنی وەکو ئەوەی تۆ تابووری پێنجەم بن ئەم چەپانە لە ناو دەمپارتیە کە خزمەت بە جەهەپە بکەن بۆ هەموو استراتیژەتیشان ئەوەیە دژمناتی ئەکەپە بکەن و ئەکەپە شکست پێ بدەن و ئەکەپە بکەوێ بەرامبەری ئەوە جەهاپە بەرز بێتەوە خجاپەیچیان پێدا بۆ نمونە وەکو دەمپارتی لە پێشتری کەماڵکەی زارۆغڵیان کرد لە زۆر بەداخەوە کورد کەڵک لە ئەزمونونەکانی ڕابردووی خۆی نابینێت چکە ئێمە لە ئەزمموی ڕابردووی پێشوە لە 2023 لە هەڵبژاردننی سەرۆکاتی و ئەوەیە ئێمە بینیمان ئەوان ئامادە نەبوون وەکو کیانێکی سیاسی دان بە هادەپا بنێن کە ئەمە کیانێکی سیاسی کوردیە تەنانەت کەماڵکردژداڕۆغڵۆ لە دوایان وتی ئێمە ئامادەنین تەنانەت سەردانی بارەگاکانیشیان بکەین و ئامادەش نەبوون لەو مێزە شەشقۆڵی کە پێکیان نابوو لەسەر مێزەکە دانیشێ لەگەڵیانە و بەبەردەوامیش ئێستا تەنانەت دوای ئەوەی کە سەرۆکایەتی جەهەپەش گۆڕاوە کە ئۆزغۆر ئۆزیل ئێستا سەرۆکایەتیەکە یعنی ئێستا لێدوانەکانی ئەم سەرۆکە تازەش بە بەردەوام بەرامبەر بە پارتی کرێکاران بە پارتی کوردی زۆر شۆفێنیانەیە یعنی سەرڕای ئەو لێدوانە خراپانە ئەدا و ئەو بە هیچ زەمانەت و گرنتیەک نەبوو لە جاری پێشووە بۆ کورد کە ئەو هەموو پشتیوانیان لێکردن باشە و لە 2019 لە 2019 سەرکەوتنی جەهەپا لە شارەوانی ئەنقەرە و ئەستەمبوڵ و ئەنتالیا و ئەوانە هەمووی بە پشتیوانی گەورەی کورد بوو ئەم جارش بە پشتیوانی گەورەی کوردە بەڵام بەبێ هیچ زەمانەتێک بەبێ هیچ دەم پارتی دەڵێن شارەوانی بۆ نمونەوانی گەورەی بەرەسێناوەتەوە مێرسینی بەرەسێناوەتەوە ئامادەیار بەکری کوردستان ئەوانەی بەرەسێناوەتەوە دەم پارتی بەڵێ ڕاستە ئەمە لە ڕووی شارەوانی وایە بەڵام لە ڕووی ژمارەی دەنگدەرانیەوە ئێستا تۆ لە ڕیزبەندیەکەی ها بەڕێزیش لە ئەوڵ بازت کرانی لە ڕیزبەندی سێهەمەوە چۆتە ڕیزبەندی چەند ڕیزبەندی چوارە باشە تۆ بێ چاول لەوە بێ باشە ڕێژەی دەنگدەرەکانت ئێستا ئێمە لە ئەستەمبوڵ کە ئەڵێن ڕێژەی لە سەدا 15 دەنگی کورتەیە باشە با لە سایە دەی بێ باشە ئەوان چوون بربژێرێکی لاوازیان داناوە کەس نایناسێ و سوور ئەزانن دەنگ ناهێنێ ژێر بەژێر ڕێکەوتنێکیان لەگەڵ جەهەپە هەیە
بۆ ئەوەی دەنگدەرانیان دەنگ بە جەهاپە بن. سەلاحەدین دەمیرتاش پێشنیارێکی کرد وتی باشاکی خێزانی با بەربژێری کورد بێت لە ئەوێ بۆی دەنگێکی باش بێن چکە ئەگەر دەنگێکی باشی بێنایە دوایی بەڕێکەوتنێک لەگەڵ جەهاپە بووایە لەگەڵ ئەکەپە بووایە لەگەڵ هەشتێکی تر بووە تۆ دەنگی کوردت هەبوو بەس ئێستا تۆ دەنگی کوردن نییە هەمووت خزۆتە خزمەتی جەهاپەوە کەواتە ئەم چەپانەی ناو دەمپارتی بەڕاستی بە درێژایی هەڵبژاردنەکان کوردیان خستۆتە خزمەتی جەهاپەوە لە کاتێکا جەهاپە هیچ زەمانەتێکی نییە ئێمە ئەوە ڕۆمێژوویەکەی ئێمە جەهاپە ئەبینین کە پارتەکەی کەمال ئەتاتورکە و ئەو هەموو خوێن ڕێژی و کوشتاری کوردی باکوورە کە کراوە لەژێر دەستی ئەمانە کراوە باشە ئێستش هیچ زەمانەتێکی نییە باشە ئەوە ئەکەپە ڕووخە باشە ئەکەپە ڕووخە تۆ بێ بەراورد بە بەرژەوەندیەکان بکەی یعنی کامیان زیاتر بە بەرژەوەندی کورد و ئێستا سیاسەتی خراپیە بەڵام بەراوردێکی کام ئەو باشترە لە جەهاپە هاتاکو ئێستا سیاسەتی ئەکە بەش خراپە لە ئۆپەراسیۆن سەری ئێستا تۆ لە چوارچەوەی سیستمێکە ئیشەکەی ئێمە دیفاع لە خراپەکاری و عسکەرتاری و هینەکانی ئۆردوغان ناکەینەوە دیوێکێتی بەس بە دیوێکی ترا بەرژەوەندی تۆ لەگەڵ چه هێزێکایە یان ئێستا لە چوارچەوە ئەو سیستمەیکە هەیە کورد کیانی سیاسی هەیە بەشداری هەڵبژاردنەکانەکە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەیە کورد بۆتە واقعێکی سیاسی لە سەردەمی ئەکەپەیەکە کە پێشتر ئەمە نەبووە باشە یعنی ئەتوانێت لە هەموو شوێنێک بەربژێری هەبێ باشە ئەم خەباتە سیاسیە تۆ درێژە پێ بدە بۆ خزمەتی کورد دوامین لێدوانی ئەحمەد توورک پێش هەڵبژاردنەکە زانی چی بوو وتی ئێمە بە بەشداریکردنمان لە هەڵبژاردننی 2023 و هەڵبژاردنەکانی پێشوش و هەڵبژارەکانی 2019 شارەوانیەکان ئێمە پشتیوانیمان لە چەپەکانی تورکیا کرد و پشتیوانیمان لە جەهاپە کرد بەڵام جەهاپە نێک زەمانەتی دا بە ئێمە نێک پشتیوانی ئێمەشی کرد لەبەرەوە چارەسەری کێشەی کورد ئەگەر هەبێ لای ئۆردوغانە تێگەی ئەنج یعنی دوایمین قسەم ئەمێ ئەوە بڵێم ئێستا بە ئەنجامی ئەم هەڵبژاردنە ئەکەپە کە لە دەسەڵات هەیە ئۆردوغان کە لە دەسەڵات هەیە ئەوەندەی تر تووڕابێ ئەوەندەی تر دەرگاکانی دانوستان داخە ئەوەندەی ڕق و تووڕێی خۆی زیاتر بەسەر کورد و هێزە کوردیەکان و ناوچە کوردیەکانە زیاترەکە بۆ چکە لە 2023 زۆریان ئازاردا کە پشتیوانی جەهاپەی کرد وە لە ئێستاشە جارێکی تر ئازاردانێکی تری گەورێ لە هەمان کاتە بەڵام جەهاپە بڕواب کە ئەگەر جارێکە قەیومیش دابنێنەوە ئەو جەهاپێ ئامادەنیە پشتیوانیان لێ بکە و نەهێڵێ ئەو قەیومانە دابنێنەوە سپاس دەکەم کاک دکتۆر عوسمان بێمە خزمەت بەرز سەبارەت بە پارتەکەی بڵێن فاتح نەجمەدین ئەربەکان کەم جارە بووە بە سێەم پارت لە سەدا 6.20 دەنگەکانی بەرەسێناوە لە دوای ئەک پارتی بڵێن لیستی سێەمە هۆکارەکەی چێوە لە ئایندەدا وەکو بەدی لێک سەی دەکرێت بۆ ئەک پارتی ئایندەی چۆنە وڵای پێش دێمە ئەمە حەزەکەم زۆر بە خێرایی هەڵێ بڵێم دەربارەی ڕۆڵی با بڵێن چەپەکانی ناو پارتی دەم یعنی ئەوە یعنی بەڕاستی ئەوە کارەساتە و سێری مێژووی جەهاپە بکەیت هیچ وەکو بڵێ ئومێدێکی تیادانیە بۆ دو ڕۆژ لەبەرەوە حەزەکەمەوە بڵێم دەی نەزانا و ئەحمەد تورک بۆ سەلاحەدین داوایان کرد لە ئوردوغان وتیان ئێمە ئامادەین موقفێکی بێلایەن وەرگرین بەڵام بە شەرتێک ئێوە قەیومەکان لادەن یان ئەو قانونەی کەوا قەیوم دانێت ئیلغا بکەن بە قانونێ بەڵام بەداخەوە پارتی داد و گەشەپێدان و ئۆردوغان ئامادە نەبوو ئەوە بکە لەبەرەوە هەروەکو مامۆستا عومەر وتی ئەو عەقڵێتی عەسکەرتاریاتەی کەوا تەحالوفی هاوپەیمانی کردووە لەگەڵ جەماعەتی ڕاستی تورکی کە زۆر دژە کوردن ئەوە وای کرد کە ئەم هەڵە گەورەیە بکات و بە دەنگی کورد هین دەربچێت ئەوەی شایانی باسە لە ڕابردوودا زۆربەی هەڵبژاردەکان کە کورد سەرەکەوتایە پارتی ئەق پارتی سەرەکەوت ئەوە دەنگی کورد بوو ئینجا گەڕێمە وڵامی پرسیارەکە دەدەم مامۆستا گیان
ئەو مقەوماتانەی کە لە ئەک پارتی هەبوو لە 2001 کە دێنە دەسەڵات ئەوە لەم پارتەدا نییە لە پارتی ڕەفاهی تازە تا ئەمە تەنها پارتێکە بە سۆزی ئیسلامیەکان ئەتوانێت دەنگ بەرزکاتەوە ئەڵێم وەکو دیارە و ئەمە ڕای من نیە ڕای چەند چاودێرێکە لەو راپۆرتانەی کە خوێندم ئەکرەم ئیمام ئۆغڵو ئەبێتە سەرکردەی تورکیا بۆ دەیەک لە ژیانی تورکیا بۆ دەیەک لە شارۆی تورکیا ئەکرەم ئیمام ئۆغڵو ئەبێتە ینی کاکتۆر عوسمان بۆ ئامادنی داهاتووی سەرۆکایەتی تورکیا لە 2028 ئەکرەم ئیمام ئۆغڵو خۆی کاندی دەکات و چانسیەوەی هەیە ببێ بە سەرۆک کۆماری تورکیا ئەکرەم ئیمام ئۆغڵو بەڵێ بە گوێرەی ئەو دۆژەرانەی من خوێندمەوە بەڵێ زۆر چانسی هەیە لەبەرەوەی ئێستا خۆی بۆتە سەرۆکی حزب عملیان بۆتە سەرۆکی حزبی جەهەپا و ئەو سەرکەوتنانەی کە هەیەی لە ناو ئیستانبوڵا بەلەدیەی ئیستانبوڵ هەمان فاکتەرە کە لە وەختیە یارمەتی ئۆردوغانیدا 1994 ئیستانبوڵ بچێتە حکم دەسەڵاتەوە ئەمە هەموو ئەم مقەوماتانە لە ئەکرەم ئیمام ئۆغڵو هەیە دوای ئەکرەم ئیمام ئۆغڵو زۆر کابرایەکی عملیە کابرایەکی داوای هینەکە چی بڵێین داوای ئەوە ئاکات کە مثلا مراعاتی شعوری ئیسلامیەکانەکە ئەوە شتێکی زۆر زیرە مثلا چوو بۆ عومرە بەڵێ تا سکایپەکەت تۆزەگرێک دەکەیتەوە ئەو زەمە ناو سیارە شابووی لەش ساغ بێ دێمەوە خزمەتت کاکتۆر عوسمان مامۆستا عومەر سەبارەت بە کێشەی کورد وەکو ئایندی کێشەی کورد بەڕێزووتر ڕەنگە لەمە دووە ئۆپەراسیۆنی سەربات زیاد لە هەرێم بێ لە کوردستانی ڕۆژاوا بێ لە منی تون و تیژتر بێت بڵێن ئۆپەراسیۆنەکان زیاتر بن بەڵێ ئەگەر سەرنج بدەین ینی هەتا لەو گوتارەی کە ئۆردوغان لە دوای هەڵبژاردنەکان لە ئەستەمبوڵدای یعنی باسی لەوە کرد سەر ڕایدانانی بە شکستەکەی لە هەڵبژاردننی شارەوانیەکانە بەڵام لە کۆتایی و تارەکە جارێکی تر جەختی لەسەر دژایەتیکردنی پاکەکە و بەردەوامبوون لە هێرشەکانی و ئەو هێرشە سەربازیانەی بۆ سەر باکووری عێراق و ئەمانە یعنی جارێکە جەختی لەسەر ئەمە کردەوە ئەمە نیشانەی ئەوەیە کە وەکووتمان ئەو هەڵوێستەی دەمپارتی کە جارێکی تر کورد پشتیوانی لە جەهەپە کردەوە و لە چەپەکان کردەوە و چەپەکانی ناو دەمپارتی یعنی کوردیان بەو ئاراستەی دژایەتیکردنی ئەکەپە بردەوە ئەمە کاردانەوەیەکی دەوڵەتی تورک و حکوومەتی ئۆردوغانی لێ ئەکەوێتەوە بەڕاستی یعنی کاردانەوەکەش بەوە ئەبێ کە پرۆسەی ئاشتی زیاتر بەرەو داخرانەچێ و توندوتیژیەکانی دەوڵەت زیاترەکە و هەڵوێستەکانی تونترە بێ بەرامبەر بە کورد و بەرامبەر بە پرۆسەی سیاسی کوردستان و بەرامبەر بە تەنانەت ئەو شارەوانیانەش کە هەڵیان هەبژێرە جارێکی تر بە بڕای من پەناباتەوە بۆ دانانی قەیوم و تاوانبارکردنیان یعنی جارێکی تر بۆ چکەوە هەر بە یاسا لە یعنی لە دەستورە هەیە لە وەزە بەپێی هینی وەزارەتی ناوخۆ ئەتوانێت تاوانباریان بکە بە پشتیوانیکردنی تیرۆر و پارتی کرێکاران و پێ بگرێت یعنی تۆ ئەتوانێ مە شتێکی دەستوریان بۆ دروست کردووە کە ئەتوانی جارێکی تر ئەو حاڵەتە هین بکەی بۆ چونکە ئەو هەڵەی ئۆردوغان کە لەسەریەتی کە بەرامبەر بە کورد ئەیکا زیاتر تونترە بێ لەسەری و زیاتر بەردەوامترە بێ ئێمە نبینین پێ بە خۆداچوونەوەیە کە بێت چکە ئێستا چکە تۆ گەر بۆ نمونە پارتی کرێکارانیش پارتێکی سیاسی بێ وانە تۆ ناکۆکیت لەگەڵی هەبێ بەڵام ئەبێت تۆ گەلی کورد لە کوردستانی باکوور کە نزیکەی لە 15 تا 20 هاوڵاتیانی خۆت پێگەێنێن ئەمانە هاوڵاتیەکن لە چوارچێوەی سنووری نیشتیمانی تورکایە و ئەبێت تۆ چاود لە پاراستنی ماف و ڕێز و کەرامەت و گەشەپێدانی ناوچەکانیان و ڕێزگرتن لە پرۆسی دیموکراسی و پرۆسی سیاسی بێ ئێستا تۆ هەڵبژاردنە کە کوردەنگی تیا هێناوە بە پرۆسەیەکی هەڵبژاردننی مەدەنی دیموکراسی سیاسی و لە چوارچێوەی سیستمی تورکیا و چوارچێوەی هەڵبژاردن و
کۆمسیۆنی هەڵبژاردننی تورکیا بەشداریان کردووە لەبەرەوە تۆ جارێکی تردی ئەم تونند و تیژیاکەی قەیومدانەی ئەمە بەڕاستی پەنابردنە بۆ شێوازێکی نادیموکراسی ئەسکەرتاری لێسەندنەوەی مافی هاوڵاتی بوونە لەو هاوڵاتیانەی کە دەنگیان داوە کە بەڕاستی بەڵام هەتا ئۆردوغان لەسەر ئەمە بەردەوام بێ قەیرانەکان زۆرتر قوڵترە کاتەوە لەسەر خۆی وە کێشەی گەورەتر بۆ خۆی زیاتر دروستەکە و ئەو بەرەنجامەی کە ئێستا بەدەستی هێناوە کە بەرەنجامێکی واقعیە بەڕاستی خەڵکی تورکیا زۆر وشیارن یعنی خەڵکی تورکیا چونکە پرۆسی دیموکراسی و سیستمی دیموکراسی نزیکەی 80 ساڵە لەم وڵاتەیە درێژەی هەیە لەبەرەوە هاوڵاتیەکانیشی گەشت پێدانێکی وەشیاری سیاسیان زۆرە یعنی کاتێک ئەبینێ کە پارتی داد و گەشەپێدان ڕۆژەکە بۆ زۆرترین دەنگی پێداوە بەس ئەمڕۆ دەنگی پێنادا بۆ ئەوەی بیجێڕێتەوە چوارچێوەی مەساری خۆی و بیجێڕێتەوە بۆ خزمەتکردن بە هاوڵاتیانی و وای لێ بکە ئێستا لە هاوڵاتیان دوور کەوتوەتەوە بێتەوە ژێر ئەوەی کە هاوڵاتی داوای چی لێکە ئەوە جێبەجێ. سپاس دەکەم چین لای دکتۆر عوسمان بزانین ماوە لەگەڵمان دکتۆر عوسمان سپاس دەکەین وەکو دوا پرسیاریش بە کورتی ینی هەڵبژاردنە لێکەوتەی چیە لەسەر ناوخۆی تورکیا لەسەر سیاستەکانی تورکیا لە دەرەوە لە عێراق لە سووریا لێکەوتەکەی چی دەبێت سپاس دەکەم بۆ ناوخۆی تورکیا ئەگەری هەیە بەڵێ ئۆپۆزیشن داوای هەڵبژاردننی پێشوەختە بکە و بەڵام لەبەرەوەی پارتی داد و گەشەپێدان زۆربەی جونگەکانی دەسەڵات بەدەستەوە بەو ئاسانیە با بڵێن دەسەڵات نادا ئەگەری هەیە فەوزای سیاسی و ئەمنی لە ناو تورکیا هەبێت لەگەڵ فەوزای اقتصادی بەڵام لێکەوتە ترسیدارەکەی لەسەر پرسی کوردە ئۆردوغان لەم کاتەدا کە دەرسووە لە هەڵبژاردن زۆر لاوازە ئەگەری هەیە تاکو دەنگی بۆ هەڵبژاردننی داهاتوو دەنگی ڕاستڕەوەکان بێنێت ئەگەری زۆرە هەڵبسێ بە سیاسەتێکی تونتیژی و ئۆپەراسیۆنێکی زۆر گەورە کە خۆی پەرنامەیەتی لەم هاوینە بیکات لە هەرێمی خۆمان و لە ڕۆژاوە هەروەکو مامۆستا عومەر عەلی وتی ئەمە ئۆردوغان واکە زیاتر انتقام لە کورد بکە و ئەڵێم بە کورتی لادانی ئۆردوغان تەوان ئۆردوغان بەمە لا ناچێت بەم هەڵبژاردنە ئەمە هەڵبژاردننی بەلەدیاتە بەڵام لاوازکردنی ئۆردوغان بەڕاستی زەرمەندی یەکەم لەم قۆناغەی مێژووی تورکیا لە بەرژەوەندی کورد دەبوو کورد یەکەم زەرمەند دەبێت و هەروەکوتم ئۆردوغان دوای هەفتەیەتر دێ بۆ بەغا دوای دەڕۆژ باسی ئەوە ئۆپەراسیۆن ناکرێت لەمە دوا زیاتر عەزمی بە جۆرەی چەند چاودێرێک ئەیانەوت ئەگەر ئۆردوغان لەم هەڵبژاردنە سەرکەوتر بێ ئەگەری هەیە پرۆسەی ئاشتی سەر لە نوێ زندوو بکاتەوە و فعلا لەژێرەوەش چەند کەناڵێک کرابۆ لەگەڵ لەیلە زانا و ئەحمەد تورک و ئەلە ئەساس دوای هەڵبژاردنەوە بکەن بەڵام هەر وەکو مامۆستا ئەحمەد عومەر وتی ئەوە چەپەکانی ناو پارتی داد و گەشەپێدان بە تایبەتی ئەو ئافرەتەکە هاوسەرۆکی با بڵێن دەم پارتیە ئەو بەیانی دەرکرد بێخەبەری یعنی با بڵێن دووبەرەکێک هەیە لە ناو دەم پارتی و ئەو دووبەرەکیە لە ساڵحی دەرەنجامەکەی لە ساڵحی چەپی تورکیایە و لە ساڵحی کوردیە و کورد زەرمەندی یەکەمە. سپاس دەکەین کاک دکتۆر ماندومان کردی و زەمرای جەناوت ڕۆژە و زمانی بە ڕۆژەوە ماندومان کردی سپاس دەکەین خی گەورە لێتان قبول کە دکتۆر عوسمان عەلی کە لە کەنەداوە لەگەڵ ماوەی سپاس دەکەین هەروە مامۆستا عومەر عەلی چاودێری سیاسی لەستەوەی سپاسی جەنابش دەکەین سپاس بە بینەرانی بەڕێز سپاس بە هاوکاران خواتان